سڵاوتان لێبێت هەر لە نێو بازاڕی شاری هەولێر یەکێک لەو مزگەوتانە وەک دەبینن مەولودێکیان ساز کردووە لێرە مەولود دەخوێندنەوە ژمارەیەکی زۆری هاوڵاتی شاری هەولێر هاتۆتە ئێرە لێرە لەبەر دەرگای مزگەوت شیرینی و نوقڵ بەسەر ئەو کەسانەدا دابەش دەکرێت کە هاتوونەتە مزگەوتەکە بۆ مەولود حاجی ماندی نەبی سەرچاوم بەخێر بێنەوە. ئەمە یەکەم جاران و شتێکی وای لە شوازە دەکەینیان ساڵانە هەموو ساڵک ئەو وەختەی ئەوهای لێرە ئەوە چێ دابەش دەکەن بەسەر منداڵان ئەوە چکلێتە بۆ هەموو تەمەنەکانیشە هەموو تەمان گچکە و گەورە. چتان هەیە لەو ڕۆژێ دەتانەوێت چ بڵێن پێیانتان چییە؟ واللهی پەیامان ئەوەیە ڕۆژێکی خێر و بەرەکەتە ئینشاڵڵا لە ئومەتی محەممەدی ئەوها دەبتە خێر و بەرەکات ئەو نیشتمانەمان ئاوادان بکاتەوە یاڕەبی لە بۆ گچکە و گەورە خاک و نیشتمان پارێزیتن. تاسان دڵتان خۆش دەبێت کە کارێکی لەو شێوازە دەکەن بە تایبەتی لەو مزگەوتەدا کە لە ڕەمەزانانیشدا کاری لەم شێوازی بە بەردەوامی هەیە. یعنی بەچنەوە ئاگوەسپی بکەم چ بلێم ڕۆژێکی خۆش و مبارەک بە هەموو نەوەک دڵمان دەکرێتەوە. ئارێ وەڵڵا قوربان بەڕێزن سپاسان دەکەم. بەڵێ وەک دەبینن لە نێو مزگەوتەکەشدا گەر هاوکارەکەم پێشانتان بدات هاوڵاتێکی زۆر هاتوتە ئێرە لە نێو بازارداوە هاتوتە ئەم مزگەوتە لە نێو مزگەوتە مەولود دەخوێنرێتەوە و میوانان دێنە ئێرە تەنانەت میوانی شارەکانی دیکەی هەرمی کوردستانیش دێن بۆ ئێرە دێن بۆ ئەم مزگەوتە مەولود دەخوێندنەوە بە دەبژەنین و وتنەوەی سرودی ئاینی و بەخشینەوەی شیرینی و نوقڵ و چکولات بەسەر ئەو کەسانانەی کە دێن بۆ ئێرە. ئەمە ئەم نەریتە ساڵانەیە لە شاری هەولێر هەیە بە بەردەوامی و بەتایبەتی لە مزگەوتێشدا ئەمە جاری یەکەم و دووەمیان نییە بە بەردەوامی ئەم کارە یاخۆت ئەم نەریتە خوێندنەوەی مەولود بۆ لە ڕەمەزانانیشدا هەر لەو مزگەوتەدا ئێوارانی بەرەبان خواردن بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتدا دابەش دەکرێت.